سلااو ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر خۆشحاڵم کە جارێکی دیکە بە بەرنامەی ئاسۆی بەرابەری دەبمە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. دادخوازان بە پشتیوانی دایکانی داغدار بزوتنەوەیەکی بەهێزیان پێکێناوە. ئەم بزوتنەوەیە کە جەموجۆڵی ڕۆژانەی دیارە و ئاشکرایە و گەشەسەندنی ئومیدبەخشە بووەتە یەکێک لە پایەکانی شۆڕشی ژن ژیان ئازادی. ڕژیمی جنایەتکاری ئیسلامی دەرکی بە مەترسی ئەم بزوتنەوەیە بەربڵاو و پەرەسەندووە کردووە و فەرمانی سەرکوتی بۆ سەر چالاکان دەرکردووە بە مەبەستی لێکۆڵینەوە لە مێژووی ئەم بزوتنەیە و بارودۆخی ئێستا و ئەگەری داهاتووی بانگشتی هاوڕێ محەممەد ڕەحیمی چالاکی سیاسیمان کردووە کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەمان بەشدار بێ. هاوڕێ محەممەد سڵاو ئەم کاتت باش. درود بۆ تۆ هاوڕێگیان ماندوو نەبیت سڵاوم هەیە بۆ بینەرانی و خۆشەویستی بەرنامەکە. زۆر سپاس و بە خێراتن تەکەم. هاوڕێ محەممەد پێش هەموو شتێک تکایە ئاماژێک بە پێشینە و مێژووی بزوتنەوەی دادخوازان بکەن سەرڕایەوەی کە ئێمە لەم بەرنمەیەدا چەند جار میوانی بەڕێزی وەکو ئێوەمان بەشدار داوە وار کامێکیان بە شێوەیەک باسییان لەم مێژوویەکرا. پێم خۆشە ئێوەش مێژووەکە بە خۆتان بە دیدگای خۆتانەوە باس بکەن. شتەکە خۆی ئەگەڕێتەوە سابقەی دایکانی دادخواز ئەگەڕێتەوە بۆ کوشتاری زیندانیە سیاسەکان لە ساڵی 67. ئەو دایکانە کە ئەچوون بۆ دیتنی منداڵەکانیان بەو جۆرەی یەکتریان ناسی دواتریش ئەگەڕان بۆ گۆڕی منداڵەکانیان ئارامگای منداڵەکانیان کە بە شێوەیەک بە بۆڵ دێزر خاکیاندا بۆ ملیان لە گۆڕ و قەبری دەستە جەمعیە کردبوویانیانە چاڵ بەو شێوەیە یەکتریان ناسی ئەمانە و بەم شێوەیە مەسەلەکە بنیاد نراوە وەکو دایکانی خاوەڕان ئەگەر لە بیرتان بێ ئەو ساڵانەی پێشتر باسییان لێکرا. دوای ئەوان دایکانێکی تر یا بەشێک هەر لەوانە وەکو دایکانی ژاڵە مەیدانی ژاڵە یا پارکی ژاڵە کە بە بۆنەی ئەترازاتی ساڵی 1970ەوە چونکو ئەو ژنانە ئەو دایکانە لە پارکی ژاڵەدا کۆبوونەوە شتیان دانا یا هێندێ جاشتیە ئەترازی بەو ناوەوە ناسراون و بەم شێوەیە ئەمانە خۆب لە دژی جمهوری ئیسلامی دەستیان کرد بە خەبات و ئەو شتە و بۆ ئەوەی کە بزانین چارەنووسی منداڵەکانیان بۆ کوژراون کێبەر پرسە بۆ ئەم مەسەلە و لە دژی جمهوری ئیسلامی دەستیان کرد بۆ مبارزە. دواتر دایکانی ئابان هاتەکایەوە ئەویش مەسلەی قوربانیانی شۆڕشی ئابان خۆتان نەزانن 1500 کەس ئینسان کوژران لە جەرەیانی شۆڕشی ئابانی 98 و دیسان ئەم مەسەلە ئەم ژنانە لە فەزای دایکانی ئەو کەسانە کە گیانیان لەدەستدا بوو لە فەزای مەجازی و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە شێوەی عەلەنی دەستیاندایە مبارزە عەلەیهی جمهوری ئیسلامی و کۆبوونەوەی ئەترازی مەسەڵەن لە مەیدانی ئازادی تاران بۆ پشتیوانی لە ئەترازاتی کرێکارەکان مەسەلەن لە هاوینی 1400 ئەم دایکانە بەشدار بوون تیا. یان مەسەلەن کەسێک لەوانە کە زۆر بەناوبانگە گەوهەری عشقیە گەوهەری عشقی دایکی سەتار بەهشتیەکە وێ بلاگنویسێک بوو کە لە ساڵی 91 لە ژێر شکنجا گیانی لەدەستا شکنجەی سەرکوتگەرانی جمهوری ئیسلامی و بازجووەکانیدا. یان مەسەلەن ئەمانە ئەم بزوتنەوەیە جا کە ئیتر وەکو دایکانی دادخواز دواتریتر ناوی دەرکردووە خوازیاری لە نێوچوونی جمهوری ئیسلامین و مبارزەکەن بۆ ئەوەی کە ئەو کەسانە کە تاوانکارن لە کوژرانی ڕۆڵەکانیاندا ئەوانە بە یاسا بناسرێن و سزا بدرێن و هەروەها خوازیاری ڕووخانی جمهوری ئیسلامی. مەسەلەن بۆ نمونە دایکێک بە ناوی دایکی شخصێک بە ناو محەممەد تاهری کە لەو کەسانەیە کە لە ئابانی 98 کوژراوە بە ناو زێنەب محەممەدی. ئەمە لە کاتی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئێران لە خۆردادی 1400 وتی کە من جوابم نەیە بە جمهوری ئیسلامی و هەروەها ڕایگەیان وتی نەئەتان بەخشین نە لە بیری ئەەکەین ئەو جەنایەتە کە ئێوە کردوتانە. هەروەها کە ئێوە ئیشارەتتان کرد لە قسەکانتانە
لەبەر ئەوەی کە ئەمانە بوون بە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی لە دژی جمهوری ئیسلامی کەواتە سەرنجی جمهوری ئیسلامی بۆ سەرکوتکردنیان ڕاکێشرا، یعنی دەستیان کرد بە سەرکوت لە دژی ئەم ژنانە ئەم دایکانە. بەڵام پێشەکی من ئەوە بڵێم کە لەبەر ئەوەی کە دایکێ کە ڕۆڵەکەی لە دەست ئەدایتر هیچی نییە لە دەستی بدا بەڕاستی قرس و قایم یانە حازرە بە ئاسانی گیانی خۆشی بدا. دایک وایە ئێوە خۆتان ژنن خۆت لەوانەیە منداڵ بێ چاک ئەزانیانێک بەهەرحاڵ بۆ ژنان بۆ جۆرەیە، یانە فەرقەکە مەسەلەن لەگەڵ معلمێکدا کە دەستگیر ئەکرێ ئەو معلمە شاید منداڵی هەبێ خانەوادەیەکی هەبێ حقوقێک وەرئەگرێت فڵان فەرقەکات، یانێ لێبڕاوبوونی بۆ مبارزە لەگەڵ دایکێکە لەبەر تەبێعەتی ئەم خستڵەتی ئەم جومبشە، یانێ لێبڕاوبوونیەتی کەیتر وتم هیچێکی نییە بۆ لە دەستان بۆیە قسەی خۆیەکە لە دژی جمهوری ئیسلامی و بە سراحەت ئەڵێ من نامەوێ ئەم ڕژیمە بچنە ئەو لاوە بۆ منداڵەکانی ئێمە ئاکوژن، بۆ کوڕەکانی خۆتان ناکوژێت و فلانەوەنە منداڵەکانی خۆتان هەموو لە خارجن و خەریک سیر و سەیاحەت و کەیف و خۆشین بۆ منداڵی خەڵک ئەکوژن و لێبڕاوانە ناترسن. بەو بۆنەوە بە ئیسلاح لە چەندین مەوردا کە مەسەڵەن یەکێک لە عوزرەخوازم ئاخرین مۆردیشی ممکنە ئەو دایکانە بن کە لە سنە و دێگولان و دیواندەرەوە چوبوون بۆ ئارامستانی ئایچی لە مەسەلەن لە نۆی 1402 کە ئەگەڕانەوە لەوێ لەبەر ماڵەکانی خۆیانە مەسەلەن گیران بڕێکیان، بەڵام چونکو ناوێرێ زۆر زەختیان لێکات لەبێر تەبێعەتی ئەم جومبشەکەروە کە عەرزم کرد مەسەڵەن بۆ چەند سەعاتێک ئەیانگرن و اینجا بەریانەدەن کە بەشک و چاوترسێنیان بکەن. بەڵام هەروەها کە ئێوە فەرمووتان ئەمە بووە بە جومبشێک زۆر لێبڕاون زۆر نەترسن و لە بەرامبەر جمهوری ئیسلامیەوە بەڕاستی بووەوەیەکێ لە جومبشە ئەسلیەکان و تاریخچەیەکیی کەیسە من ئیشارەتم کرد بە بەشگەلێکی بۆ جۆرە هەیەیان و زۆر بە تەجروبەن و یەکێک لەو جومبشانن کە بەشێک لە شۆڕشی ژن ژیان ئازادی پێکدێن کە خەریکی نزیکە بینەوە بە ساڵەوە و گەڕی ئەو جومبشە ئەو بزوتنەوە شۆڕشە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد باسی مێژووی پێکێنانی ئەم بزوتنەوەیەت لە ئێران کرد، خۆشتان لە بەشێ لە قسەکانی شارەتان کرد بە ئەم بزوتنەوەیە لە کوردستان. مێژووی ئەم بزوتنەوەیە یان ئەم پێکێنانی ئەم بزوتنەوەیە لە کوردستان چۆنە بینن؟ خوب لە کوردستان هەمیشە دایکان خۆتان ئەزان بە درێژای بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد لە کوردستانی ئێران هەمیشە دایکگەلێک بوون. خۆتەزانی زۆر لە ئێران بەرچاوتران قەزیە، یانێ ئەوە نییە کە مەسەلەن بەس بۆ کوژراوەکان بێت، دیارە بەشێکی زۆریان ئەوەن وەکو دایکی شخصی خۆم، بەڵام زۆر بەربڵاوترە لەوە بەڕاستی. خۆت ئەزانی کە هەر لە ساڵانی ئەوەڵی هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی بەشێک لە بنەماڵەکانی لە شارەکان شارگەلێک وەکو سنا وەکو سەقز وەکو مەهاباد وەکو بانا ئەوانە تەبعید کرد بۆ وڵاتە شوێنەکانی تری ئێران و ئەمەش ویستی بە ئێستا چوون مبارزەیەک لە جەریاندا بوو ئەو دایکانە ئەهاتن سەریاندا لە ڕۆڵە پێشمەرگەکانیان یان مەسەلەن ئەگەر ڕۆڵەکەیشیان شەهید بوو لە ڕەفێقەکانی کە مابوون ئەهاتن یارمەتیەکی وەسیعیان ئەگەیان بەهێزی پێشمەرگەی مەسەلەن لە کوردستان پولێکی ئێرتباتی بوون لە نێوان شار و دەرەوەی شاردا و بەشێک لە بزوتنەوە بوون هەمیشە، یانە تۆ ئەوە ناتوانین لەبیر بکەیت بۆ بۆنەوە بەڕاستی بزوتنەوەی دایکان یانە بەبێ ئەو مبارزەیە کە ئێمە لە 3-4 ساڵی ئەوەڵدا کە مبارزەیەکی زۆر توودەیی ملیۆنی بووە لە کوردەواریە لە دژی جمهوری ئیسلامی بەبێ بەشداری دایکان ئەسڵەن قابلی تەسەوور نەبوو، یانە تۆ ناتوانانی بە مثال و 1 و 2 هەزار نییە ئەسڵەن، یعنی تۆ چیت ئارز بکەم بە تێعدادی ئەو پێشمەرگانە کە هاتوونەتە ناو کۆمەڵە ناو دموکرات و ئەوانە
دایکانیش هاتوون و بەشداریان کردووە زۆرێکیان گیراون لە چوونەوەدا و هەر کام لە ئێمەمانان کە کەسانێکە لە تەمەنی منابن بە تایبەت کە ناو تەشکیلاتی کۆمەڵا مەسەلەن دەیان خاترەیان هەیە دایک و بابی خۆیان کە مەسەلەن هاتوون گیراون لە چوونەوەدا و من خۆم چەندین نمونەم هەیە هەر هی بنەماڵەی خۆم و دڵنیام کەسانی تریش ئەم شتیان هەیە مەسەلەن تۆ تەسەوەر کە دایکی مەسەلەن بەتایی دایکی مەسەلەن یەدەی بیگدەری دایکی دکتۆر فەتحوڵای لوتفانژادیانە هەموو ئەم خانەوادانە چوزانم 10 خانەوادە مەسەلەن لە شاری سنە تەبعید کراون لە شاری سەقز هەر بۆ جۆرە لە شارەکانی تر هەر بۆ جۆرە و من مەسەلەن لە بیرمە دایکی خۆم هەتاما بوو کە بەدەیان جار هاتووە یارمەتی کردووە بە ڕەفێقی پێشمەرگەی ئێمە کە گیانی لە خەتەر بووە یارمەتی کردووە کە شار بەجێ بێڵێت و گیانی نەکەوێتە خەتەر لەژێر بەئیسلاح لە ناو چوزانم ئەو داوە کە جمهوری ئیسلامی ئەینایەوە دەربازی کردووە یارمەتی کردووە و ئەماڵێم چونکو لە قەیدی حیاتدا نەماوە بەڕاستی و کەسانی تریش هەر بۆ جۆرە نەخشیان بووە و بەشێکیان زۆرتر بەشێکیان کەمتر بەهەرحاڵ بزوتنەوەی گەلی کورد بۆ ئازادی بۆ ڕزگاری بەبێ بەشداری دایکانی پێشمەرگە دایکانی خەباتگێر دایکانی مبارز ناممکن بوو بەشێکی زۆریان بە 2 مانگ و 4 مانگ و 1 ساڵ زیندانی کراون بەشێکیان هەر ئێستا لە زینداندان تۆ تەسەوەر بفەرموو دایە شەریفەیەک دایکی ئەو هاوڕێیە شەهیدانە بزات چ قارەمانێکە کەواتە بەڕاستی بە شتی دایکان لە بزوتنەوەی کوردستاندا زۆر وەسێعتر بووە زۆریش مێژوویکی درێژتری هەیە تا مەسەڵەن ئەگەر ئەوان ساڵی 67 ئەم مەسەلەیە دەست پێەکە ئەم لە ساڵی 60ەوە هەیە لە ساڵی 59ەوە هەیە لە ڕێپێوانی شاری سنە بۆ مەریوان دایکی من لە پێش ڕێپێوانەکەەوە بووە دایکێک بووە بە چەندانە منداڵەوە متوەجە عەرزم هەیە کە یانە ئەوە نامەوێ خۆم ناوی دایکی خۆمەر بە سەدان ژن بەو جۆرە بوون لە ڕێپێوانی مەسەڵەن مەریوانە بەشداریان کردووە یا هەموو یا بەشێکی و ئەمە دێڵمەوە وەکو نمونەیەک وەکو مثالێک کە ئەسەن بەشێک لەو جنبشە بوون کەواتە لە ساڵی 59 و 58ەوە ئەوان دەستیان پێکردووە چون بەشێک لە خەڵکەکە بوون بۆ ئازادی ئەوانیش دیفاعیان کردووە بە تایبەت ئەگەر جگەرگۆشەیەکیان دەدەستدابێت دیارە ئێشی ئەوە قەت ناکولێتەوە بۆیان وە لێبڕاوترن لە کەسانی تر لە برایەک لە خوشکێک لە باوکێک دایک خصلەتی تایبەتی خۆی هەیە بۆیە لە کوردستانە ئەوان شەسەن بەبێ ئەوان قابلی تەسەوەر نییە جنبشی ڕزگاری خوازانەی گەلی کورد لە کوردستاندا. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد هاوڕێ محەممەد ڕێکخراوە جۆرا و جۆرەکان کە چالاکن لەم بزوتنەوەیە پێشکە لە دایکان کامانن و ئامان جیان چییە بەڕای ئێوە؟ مەبەستان لە بزوتنەوەی ژن ژیان ئازادیە؟ بەڵێ خۆت ئەزانی کە غەیری بزوتنەوەی کرێکاری کە ئەلان مەسەڵەن ئاکامەکەی بوو بە ئەو پلاتفۆرمێکی 12 مادەیی پلاتفۆرم کە نەبڵێن ئەو قەتنامەیە کە دابوویان ئەو نووسراوە کە دابوویان لە 12 خاڵدا 20 تەشەکل لە ناوەوە تەشەکولی کرێکاری و مەدەنی و ئەوانە ئیمزایان کردبوو ئەوە ئاکامی بڵێن بەشێک لەو جنبشەکە چینی کرێکار بێت کە ئتحادیەکانیان سەندیکاکانیان ئەوانە بەشدار بوون تیا هەروە تەشەکولی مەدەنی ئەوانە ئەوە بەشێک لە جنبشن دیارە و کەس ناتوانێت ئینکاری ئەوە بکات ئەوە یەک غێری ئەوە جنبشی زۆر بەهێزی معلمانە کە دیسان جێگەی ئینکار نییە و هەر ئێستا خۆت ئەزانی بەدەیان معلم هەر ئێستا بڕێکیان 9 ساڵ 10 ساڵە لە زینداندان وەکو عەبدی و ئەوانە ئەوەش لە بەئیسلاح بزوتنەوەیمان خۆت ئەزانی بزوتنەوەی دانیشتووی هەر بەو جۆرەیە و لە کەناری ئەوانەوە بزوتنەوەی دایکانمان هەیە و زۆر بزوتنەوەی تر هەن کە مەسەڵەن ئوستادەکان مەسەڵەن وەکێڵگەل مەسەڵەن زۆر
چوزانم کانونی نویسندگان هەیە کە شتێکی زۆر سنەتیە و لە کۆنەوە لە ئێراندا هەیە کە هەمیشە هەیە ئینسانگەلی حقوقدانەکان هەن کە دیفاعەکەن خۆت دەزانی مثلەن نوێنەرایەتی کرێکارەکان یان نوێنەرایەتی بڕێک زندانیەکاندا ئەستۆ ئەگرن و بۆنەوە بڕێکیشیان خۆیان گیراون مەسەلەی حقوقی بەشەر هەیە خۆت دەزانی محەممەد سدێقی کە بوو دوان چەندین ساڵ لە زندان بووە لە کوردست لە شاری سنەشەوە مەسەلەن بووە ئەمانە و هەر ئێستێ خۆت دەزانی کە بزوتنەوەی سەوزی چیا بەبوون ئەم ئاورەوە کە خستویان تەڕێ لە ناوچەی مەریوان و هەم خەریکن کوردستان بەڕاستیەکەن بە جەهەنەم لەم هاوینە گەرما خۆت دەزانی چەند سەد کەس خەریکی کوژانەوەی ئەوەن و ڕێک ئەزانن کە ئەوە یانێ جمهوری ئیسلامی بە دژایەتی ئەوان لەگەڵ خۆی بە حسابی دێنێ و خۆت دەزانی پێشتر شەریف باجوور و ئەوانە اینجا مەسەلەی ژنان هەیە خۆت دەزانی لە کوردەواریە مەسەرنەمە زۆر بەرچاوە لە شاری مەسەرن شارێک وەکو شاری مەریوان کە بۆ ئازادی دووچەرخە سواری ئازادی ژنان و ئەوانە و خۆت دەزانی لە شۆڕشی ژینادا ژن پێشقەراوڵی ئەو شۆڕشەیە یانە ژن بەعام نەتەنها مەسەلەی دایک و ئەوانە کچێکی گەنج بەڵکو ژن بە عنوانی ژن وەکو نیوەیەک لە کۆمەلگا بەڕاستی پێشقەراوڵی ئەو جونبشە بووە و بەبێ ئەوان ئەسەن ناتوانێ قابلی تەسەور نیە ئەم جونبشە پێشچوونیشی کەواتە ئەو تەشەکولاتە ئەو شتانە تۆ ئەتوانی وە هەن ئەمانە هەمووشیان متشەکل بوونە بێ ئەوە من عەرز بکەم مەسەڵەن ڕێکخستنی ئەوە لە ماوەیەکی کورتدا بۆ جۆرە بە سەدان کەس ئەچن ئاور ئەکوژێننەوە لە من ناوچەی مەریوان ئەبێ بزانی یانێ بەبێ ئەوەی کە هێندێک ئێرتباتاتیان بەیەکەوە بێت و ئەوە ناسەن ناممکینە ئاوا بە شێوەی کۆڵێک خەڵک مەسەڵەن بێنە ئەوێ گیانی خۆشیان لە خەتەر بخەن و خۆبەخش مەسەڵەن بێن ئاور بکوژێنەوە بۆ کە تەبیعەت و ئەوانەی کوردستان بۆ جۆرە هین نەبێ خراپ نەبێت زۆرتر ئالوودە نەبێت و بە شێوەیەکەوە مبارزەیە ناڕاستەوخۆ لە دژی جمهوری ئیسلامی کە بەرپرسیارە بەڕاستی بۆ کردنەوەی ئەو ئاورانە جا بۆ ئەهدافە وەکو خۆی هەتینەوە مەسەڵەن ڕۆژێک لە ڕۆژان پێشمەرگە لێنەوە بێتەوە یا هەرچی چوزانم چی لە مێشتیانە و بۆچی ئەو کاراکەن یا ئەوەی کە بەهەرحاڵ چونکو ئەبینن بەڕاستی بزوتنەوە یانە شۆڕشی ژنژیان ئازادی ساڵۆگەڕەکەی نزیکە دەست پێ بکات ئەیەوێ ڕژیمی جمهوری ئیسلامی بەم کارانەوە کە ئێکا خۆت دەزانی زندانیەکان ئەگۆزێتەوە لە زندانێکەوە بۆ زندانێکی تر ئەوە لە کوردستان ئاور ئەنێتەوە مەسەلەی هەڕەشەکردنی لە هێزەکان لە کوردستان کە بەڵێ 22 فلان من هێرش ئەەکەم و ئەمانە هەموو چاواشەکاریەکن کە جمهوری ئیسلامیەکە بۆ ئەوەی کە زێهنی خەڵکی ئێران لاڕێدا بەرێ و ئەوان بیر نەکەنەوە لەوەکە بە ئیسڵاح خۆیان ئامادە بکەن پتەوتر لە ساڵێکی لەمەوبەر بە هەوقی جمهوری ئیسلامیا بچنەوە جا بەڕاستی پێم وایە ئەم مەسەلەیە ئەبێ لە بەرچاو بگیرێ و ئەو تەشەکولاتە زۆر شوێن پێیا و جێگە پەنجەیان زۆر دیارە لەم بزوتنەوەی ژنجیان ئازادیە بەڵای هاوڕێ محەممەد چەند شتت باس کرد کە خۆی جێگەی پرسیارە بەڵام کاتی یانە بەرنمەکەی ئێمە لەسەر ئەو بابەتەنیە باسی زیندانەکانت کرد کە گۆزانەوەی زیندانیان هەر دوێنێ خەبەرێکیان بڵاو کردوەسەوە کە ڕژای شاری تاران کەرەج ببورن کە ئەگوازرێتەوە بۆ شوێنێکی دیکە ئەمە هەدفێکی مشخص لە پشتیایە لە سەروبەندی ساڵوەگەڕی شۆڕشی ژینادا و قسێکی تریشتان کردەوە بۆ ئاگری دارستانەکانی شاری مەریوان کە هەدفێکی ڕاستەوخۆی ڕژیم لە پشتیەتی پێم خۆشە لەسەرمانە قسە بکەین بەڵام بەرنمەکەمان لەسەر بزوتنەوەی دادخوازانە کە حتمما لە بەرنمەیەکی ترا ئەم پرسیارانەوە قسەی زۆرترەکەین لەسەر ئەم بابەتە ئەگەر خۆتان قسێکتان بێ لەسەر دوو بابەتەی کە من باسم کرد پێتان وابێ کە شتێک هەیە کە زۆرتر ڕوونیکەنەوە ئەتوانن فەرموو بەڵێ نوکتەیەک هەیە زۆر مهمە هەرچەند ممکنە کامڵەن خۆی نەبێت لەسەر مەسەلەی دادخوازان بە بڕوایە من ڕژیمی جمهوری ئیسلامی ئەو فشارانە کە هێناوێتی بۆ دایکان کە ئەیان گرێ ئیشارەتتان کرد خۆتان منیش ئیشارەتم کرد بە چەند نمونە و ئەم مەسلەیە زۆرتر ئەکات یانێ دەستگیری و خشونەت و سەرکوت لە دژی بەشە جۆرا و جۆرەکانی جنبشی ژنجیان ئازادی زۆرتر ئەکات ئەبێ چاوەڕوانی ئەوە ببین ئێمە و دایکانیش بەشێک لەوەن
بەڵام بۆ ئەوەی کە بەڕاستی ڕێگان نەدەین جمهوری ئیسلامی ابتکاری عمل بەدەستەوە بگرێ کە بۆ بەلاڕێیابردنی ئەزهانی خەڵک ئەفکاری عمومی بێت مەسەن دەست بکات بە سەرکوت و ئەو کارانەی ئەبێ باشترین دیفاع حملەیە بۆ ئێمە بەڵام حملە بە شێوەی متەمەدنانەی خۆمان بە چ شێوەیەک بەوەی کە ئێستا کە مەسەلەن فەرموو لە 28 مرداد کە چەند ڕۆژێکی ترمان ماوە بۆی و هەردوو ڕژیمی شاو جمهوری ئیسلامی تاوانکارن ئەو بۆ هێرشی بۆ سەر کوردستان بەعام خۆت ئەزانی ساڵی 58 ئەوی تریش خۆ بۆ مەسەلەیە کودەتا و فلان و ئەوانە ڕژیمی شا جا ئەگەر بکرێت ئەحزابی سیاسی چەپ چ لە کوردستان چ لە سەراسەری ئێران دەست بکەن بە قسەکردن لەسەر ئەم مۆزوعانە و چ لە ناو ئێران چ لە ئاستی کوردستان بە مەسەلەی مانگرتن و داخستنی دوکان و بازار چ لە دەرەوەی وڵات بە ڕێکخستنی تەحەسونی یەک هەفتەیی دوو هەفتەیی ئەمانە و چ لە بەلوچستان فەرز بفەرموو کە زۆر ئاوری توندە خەڵکەکە لە دژی جمهوری ئیسلامی یانە ئەبێ ئێمە کارێک بکەین بزوتنەوەیەکی مەدەنی زۆر بەربڵاو ڕێک بخەین تا فرسەت هەیە یەکێ ئەمەیە یەکێ خودی ساڵەوگەڕی کوژرانی بێبەزەیانەیە ژینایە کە پێم وایە ئێستا کە هەر حاڵی حاضر بۆ چلێ ژینا ڕاگەیەنراوە خەڵکێکی نیان کردووە بەڵام من قسەم ئەوەیە کە ئەبێ هێزە سیاسیەکان ئەبێ حزبی کۆمونیستی ئێران ئەبێ کۆمەڵا دەست پێشخەری بکات دەست بکات بە قسەکردن لەگەڵ هێزە سیاسیەکانی ترا لەگەڵ ئینسانگەل حتا منفەردا زەرفێک ئیجاد بکەن بۆ ئەوەی کە ڕێکخستن بکرێت چ لە دەرەوەی وڵات عەرزم کرد بە ئاسانی ئەکرێتە حەسوون لە هەموو وڵاتێکی ئەوروپا یا بخرێتە ڕێ وەکو بەرلین و پاریس و لەندەن و ئەوانە خەڵکێک بڕۆن چ لە ناو ئێرانە بڕێ کەس لەوانەیە لە کوردەواریە مەسەڵەن بڕۆن بەر دەفتەر UN لە کوردستاندا چەند کەسێکمان بگرن بۆ بەرجەستەکردنەوەی ئەم قەزیە وەشتگەل بەوە جۆرە بە هەر حاڵ خودی ئەو خەڵکە لە ناو مەیدانی خۆیاندا لە شوێنەکانی خۆیاندا تەسمیمەگرن چ شتێک بۆیان لەبارەوە بیکەن پێم وایە ئەبێ ئێمە ئێبتکار لە دەستی جمهوری ئیسلامی بەدەربێنین کە نەتوانێت چ دایکانی دادخواست و چ بەشەکانی تری شۆڕشی ژنجیان ئازادی سەرکوت بکات چونکو نابێ هیچ تەوەهومێکمان هەبێت چونکو ئەو ڕژیمە بۆ بەلا ڕێدا بردننی ئەفکار هەر کارێک هەر جەنایەتێک حازرە بکات بە درۆن بدا لە سودانم مەقڕی کە ژن و منداڵی تێدایە هی ئەو هێزە سیاسیانە بە ناوی ئەوە کە لە پێشمەرگە ئاداتوەوە و هەر جەنایەتێک ئەتوانێت بخڵقێنێ لە پێشترە مەگەر بە موشک نێداوە لە مەقڕی حزبی دموکرات ڕژیمێکی جەنایەتکار ڕژیمێکی فاشیستیە بۆی کە نەتوانێت دەست پێشخەری بکە ئێمە ئەبێ دەست پێشخەری بکەین دەست پێشخەریەکە ئێمەش ئەوەیە حرەکەتی عمومی و یەکێتی و ئیتحادمانە و داوا بکەین لە خەڵک لە هەر شوێنێک کە هەن هەرچەند هەر ئێستا زانم مەطلبێکم دی لە هاوڕێ حەسەن ڕەحمان پەناکە داوای کردبوو یا یادێکی هێناوەتەوە لە پارەکەی مەسەڵەن شارەکان کە ئەو اعتصاب عمومیە باشکۆوە کراوە ئەمانە بەڵام هەر خودی ئەمەش بەڕاستی ڕێک بخرێت هەر ئێستێک نەک بە تەنیا تاکە حیزبێ هەموو هێزەکان بێنە پشتی بۆی کە حرەکەتێکی مەدەنی زۆر بەربڵاو بخرێتە ڕێ کە ڕژیم نەتوانێت سەر بکات. بەڵێ هاوڕێ محەممەد باسی مانگرتنتان کرد لە شارەکانی کوردستان پێتان وایە ئەو مانگرتنە سەرکەوتوو دەبێ ئەگەر حیزبەکان بڕیارێکی وابنیا فراخانێک بن داوا بکەن لە خەڵک وەکو پارەکە بێنە جواو ئەم فراخانەیانە و پێتان وایە سەرکەوتووە بێ ئایا کۆماری ئیسلامی دەتوانێت سەرکوتی کات؟ 100% پێم وایە سەرکەوتوو ئەبێت بە شەرتێک ئەڵبەتە فقط مەحدود نەوێتەوە بە کوردستان مەسەڵەن عەرزم کرد بەلوچستانیش هەر بۆ جۆرە ئامادەیی هەیە و ئەوانیش تەشکیلاتیان هەیە کاکرێت تێکیانە واردی سوحبەت و ئەوانە ببین و تەوافقی بکەین کەس نییە بڵێت نە من پشتیوانی ناکەم یانێ ئەبێ شتێک بێت فراحزبی فراتەشکیلاتی عمومی بێت یعنی ستادێک شتێک بکەوێتە ڕێ
بۆ ئەم مەسەلە بۆ هدایەتی ئەم قەزیە زۆر شتێکی دارای ئەهەمیەتە. ئێستا ئێمە مانیەکمان ماوە بۆ بەڕاستی سەر ساڵەکەی مەسەلەی ژینا، بەڵام بۆ 28 مردادەکە تۆزێک کەمتری ماوە، جا ئەگەر ئەوەش نەکا بەس بۆ یاداوەری ئەڵێم ئەوە. بەڵام بە هەرحاڵ ئێمە مەجبورین بۆ ئەوەی کە ڕژیم نەتوانێت ئبتکاری ئەمەڵ لە دەستی خۆی ڕابگرێ، مەجبورین ستادێک بخەینە ڕێگەوە هەموو هێزەکان تیا بەشدارمە، هەر هێزی چەپ و ئازادی خواز نابێ فقط مەحدود بێتەوە بە چەپ بە نەزەری من، ئەبێ بێژن هێزی چەپ و ئازادی خواز، ژنان دایکانی چوزانم هەموو بەشێک دانشجوو وەکێڵ فلان هەر کەسێ هەر کارێکی پێ ئەکرێت بەڕاستی کە یعنی یادێکی دروست بکرێت لەسەر ساڵی شۆڕشی ژنجیان ئازادی کە پڕ بە پێستی خۆی بێت، درێژەی بدات بۆ سەرنگونکردن و لە نێوبردننی جمهوری ئیسلامی کە ئەو تەنها بە سەرکوتی هەیە، ئێمەش تەنها ئتحادمان هەیە، ئەو ئتحادا بێ ڕێک بخەینیتر. بەڵێ هاوڕێم محەممەد ببورێت ئەمە ناو قسەکانتانە، پێتان وایە ئەبێ هەر یادێک بکەین یام ئەدامەدەری ئەم ڕێگا بێ ئەم شۆڕشە دەبێ بەردەوام بێ لە ڕۆژوەگەری گیانبەخکردنی ژینا یام ئەدامەی بین؟ نا معلومە ئەدامە بین. من منزورم و عەرزم کرد مەسەڵەن لە یەک هەفتەی پێش شتەکەوە مەسەڵەن یا 2 هەفتەی هەرچی بەس بە پێ توانای ئەو بەشانە مەسەڵەن فەرز فەرموو ئەگەر لە کوردستانە ئەرزیابی هێزەکان ئەو ستادەوە عەرزم کرد گەیشتە ئەوەی کە ئەتوانن بۆ 1 هەفتە دوکان و بازاڕدا بخەن، داوایان لێ بکەن بۆ 1 هەفتە. بەڵێ من خراو لە وتەکانی ئێوە زۆر خراپ تێگەیشتم، پێم وا بوو فقط ێژن کە ئەبێ هەر ئەو ڕۆژەی یادێکی زۆر بەرچاو بێ. ئەوەیە کە خوب جنبشی ژنجیان ئازادی 8-9 مانگ درێژەی بووە، سەدان و هەزاران کەس گیانیان لەدەستداوە، چاویان لەدەستداوە، و ئەمە نابێ هەر بۆ سوک و ئاسانێک جمهوری ئیسلامی، یانێ ئەبێ کارێک بکەین کە ئەو جەنایەتکارانەی کە دوودڵیش کەوتوەتە نێو دڵی خۆیانەوە هێزە سەرکوتگەرەکان ئەبێ بەڕاستی بیگەینە حەقەجێگا. حەقەجێگەگانیشی چییە؟ سەر لابردنی جمهوری ئیسلامی و سەرنگونی مەبەستمەوەیە، بەڵام ئەمە بەهێزی خەڵک دەکرێت، چونکو ئەگەر بەهێزی خودی خەڵک نەکرێ ئەوەڵەن هیچ کەس بۆ ئێمە ناکا. ثانیان ئەگەریش تەنانەت لە مۆقعەتێکا بیکەن ئەبێت بە لیبی و ئەبێت بە عێراق و بێت بە سووریا و بێت بە ئەفغانستان، یانە وڵاتەکە کاول ئەبێ خەڵک هیچی لەوە بەدەست ناهێنێ. هێندێک جەماعەت هەر کەسێک چووە هێندێکی بەدۆر خۆیان کۆ کردوێتەوە چەکدات، ئەوانن کە خۆن یانە زۆرتر خراپی دەبێ بۆ وڵات، بۆ خەڵکی هەژار، بۆ کرێکار، بۆ چاوساوە، کەواتە ئەبێ خۆیان بێنە مەیدان، خەڵک خۆیان ڕێک بخەن. ئەوە تا چینی کرێکارمان ئیشارە کرد، خۆیان ئەوان تەشەکولی خۆیان هەیە تا ڕادەیەک، دایکانمان ئیشارەت کرد، ژینگە دۆستانمان ئیشارەت کرد، حقوق تەرەفدارانی مافی مرۆڤمان ئیشارەت کرد. ئەبێ ئەمانە دەست بدەنە دەستی یەکتری تر، دەست بدەنە دەستی یەکتر لە بزوتنەوەیەکی سیاسی عمومیدا بەڕاستی درێژێ بدەن شۆڕشی ژینا وە گەشەی بدەن بۆ لە نێوبردنی جمهوری ئیسلامی. بەڵێ هاوڕێ محەممەد بەو قسانەی کە خۆتان کردانە ئەپێتان وایە لە 1 ساڵی ڕابردوودا کە شۆڕشی ژینا دەستی پێکردووە، ئایا ئەمە ڕێکخراوتر بوون خەڵک؟ ئایا بەهێزتر ئەم جارە تێنە خیابان بە باوەڕی ئێوە؟ دیسان بەستگی هەست کە چەندێک هێزە سیاسی بڕوانە ئەگەر تەکەی پارەکە مەسەڵەن کە دەستی پێکرد، ئەگەر ئێمە هێزی ڕابەریمان بوایەت، ستادێکی ڕابەری بوایەت، نقطە زعفی ئێمە هین خەڵک نەبوو، 8 مانگەوان لە خیابانەکان بوون، داڵتە نییە ئەمە. لە ئێستش لە زاهدان هەر هەیە مەسەلەیە، ئێستش لە کوردستان هەیە، لە تاران هەر توێنێ و پێرەشە و شەوانە هاتمون و شعاریان داوە. یا کەواتە یعنی مشکلەکە لە خەڵکەوە نییە کە ئامادەیان نەبێ، مشکل ئەوەیە کە ئێمە ستادێکی ڕابەری کنەندەمان نییە بۆ ئەم زوتنەوەی دژی جمهوری ئیسلام. ئەو ستادا بێ پێک بێت لە هێزی چەپ و هێزی ئازادی خواست. مەبەستانەوەیە زەمینەکانی هەیە، زەمینە واقعیەکانی هەیە، بەڵام ڕێبەریەکی مشەخەسی تا ئێستا دیار نییە و ئەبێ پێکی بێنی. قسەکەمەوەیە. بەڵێ هاوڕێ محەممەد زۆر سپاس. هاوڕێ محەممەد ئەگەر بینەوە سەر پرسیارەکانی خۆمان لەسەر بزوتنەوەی دادخوازان،
خۆمان دیمان لە چەند ڕۆژی ڕابردوو لە هەفتەکانی ڕابردوودا دایکانی بزوتنەوەی دادخوازی توانیویان لە هەندێک خاڵدا ڕێوڕسمی سنەتی محەڕەم بکەنە دژی دەسەڵات و بە قازانجی خۆیان ئامانج و بیرەوەری ڕۆڵەگیان بەخکردوەکانیان بەکاری بهێنن. ئێوە چۆن ئەڕوانن بەم بابەتە پێتان وایە ئەمە شتێکی تازەیە کە هاتووەسە ئەم بزوتنەوەیە؟ بڕوانە ئێمە لە بەرامبەر ڕژیمێکی فاشیستیەوە ها لە بەرامبەرمانەوە ڕژیمێکە دەست لە هیچێک ناپارێزێ لە بەرامبەر ڕژیمی بۆ جۆرە هەمیشە مێژوو نیشانی داوە لە فرانکۆ مەسەلەن لە ئیسپانیا وا بووە بۆ هیتلەر ئەم مەسەلە و بۆ هەموو ڕژیمێک بۆ پینۆشە لە شیلیە ئەو خەڵکە زۆر شتیان اختراع کرد شتی جۆراو جۆر مەسەلەن بزوتنەوەی قانونی ئەساسی لەوێدا کە ئەگەر تۆ بە سێری بکەی بە زاهر ئەبینی ئەو خواستی خەڵکی کرێکار و چۆسانی بەڵام ڕێگایەک نییە تۆ بێ کارێک بکەی کە هەرچی زۆرتر یەکێتی لە نێو خەڵکدا لە شرایەتی سەختە ئێستا لە شرایەتێکی سەخت داین دوژمنێکی فاشیست ها لە بەرامبەرمانەوە دەست ناپارێزێ سەرکوتگەرە بۆ ئەو مەبەستە بۆ ئەوەیە کەش دایکانی دادخواز مەسەڵەن جاڵێ دەست بڕا لە گلایەک دەسەگرێ بە کوڕەکە کەمایەک وەختێکە لە ناچاری پەنابەن بۆ زۆر شت زمنی ئەوەی کە خوب ئەمە خواستی مەسەلەن یەکێک وەک من نییەوەکو ئینسانێکی چاو بەڵام ئەبێ قابلی دەرک بێت بۆمان ئەوان هەدەفی نەهاییان ئەوە نییە قەتعەن هەدەفیان ئەوەیە لەم پلەوە بیبن بۆ پلەیەکی بەرزتر دەنوچیا بێت دەرکی بکەین و ئەو هویەتی ئەو جنبشی دادخوازی ئەوە نییە مەسەڵەن ئەو عەمەڵە ئەنجامئان بەڵام بۆ ئەوەی کە بتوانن بەشێک لە هێزەکانی ڕژیم بتاکێنەوە لە ڕژیم ڕەنگە مەبەستیان ئەوە بێ ڕەنگە هەدەفیان ئەوە بێ ئەو کاراکەن چون ئێمە لەوێ حوزورمان نییە حتمما دلیلی تایبەت بەخۆی هەیەەوە ئێمە بێ ئێعتمادمان هەبێ ئەمانە جنبشی مەدەنی تودەیین لە ناو وڵاتی ئێمە کە لە دژی جمهوری ئیسلامی عەمەڵ ئەکەن بەڵام ئەبێ کار یانم عەقڵی سەلیمیان پێیان ئەڵێت هێندێک تاکتیک کەڵک لێوەربگرن کە ڕژیم کەمتر بتوانێت سەرکوتیان بکات ئەو شتا من لە هۆشمەوە کاتێکە لە زمانی شا شعارمان ئەدا وەختێکە سەربازەکانی شا مەسەڵەن با چەکەوە ئاوا حازر بوون شعاری ئەوادرا بەرادەرە ئەرتەشی چرا بەرادەر کوشی لە حاڵێکە هیچ وەختێک ئەرتەش وەکو بەشێک لە دەوڵەت هەمیشە دوژمنی خەڵکەی تر ئەو خواستی ئینسانێکی قسەی ئینسانێکی چەپ ئەوە نییە بەڵام شرایەتی و مۆقعیەتی تایبەتێک کە ئێمە تیا بووین بۆ ئەوەی کە لە سپای دوژمندا تەفرەقە ئیجاد بکەین بەشێکیان بێنە لای خەڵک و خۆمان پتۆتر بکەین ئاوا شعارگەلێکیش مەسەنەدرا ئەمەش هەر لەو نمونەیە ممکنە قەدەمێ ئەولاتر بێ یا خۆت ئەبینی کە بڕێک حزبی سیاسی مەسەڵەن پەیامی محەڕەم ئەدەن و چوزان ئەمەش هەر لەو جنسەیەیتر بۆ ئەوەی کە بە ئیسلاح ئەو مەسلەیە لە دەستی ڕژیم دەربێنن سوء ئیستفادەکردنی لە چوزانم شتی مەزهەب ئێرقی مەزهەبی خەڵک ناو ئێران کە لەم 40 ساڵەیە زۆرتری کردووە ڕژیم زۆر توانی وێ خەڵک زۆرتر بخرەفێنێت فریویان بدا بە ئامرازی مەزهەب ڕەنگە ئەم هێزانە هێزی میانین معمولەن بەو جۆرە مەسڵینەکەن کە دوژمن هێزەکانی دوژمن ئەو بەشەیان کە زۆر دڵنیانی ئەوانە کارێ بکەن بتاکێننەوە بۆیە ئەیانەوە بڵێن باوە مەسەلەی فەرم و محەڕەم یافلان فقط تایبەت بە جمهوری ئیسلامی نییە هەموو ئینسانێکی شیعە مەسەڵەن ئەوەی قبوڵە مسلمانی شیعە و بەڵام ئەمە نابێت یعنی مۆزۆی ئێمە نییە مەسلەی ئێمە فەرم و سێکۆلاریزمەکە بێ ڕژیمێکی غێرە مەزهەبی لەوە چوزانم بەهەرحاڵ من ئاوا بۆی ئەڕوانم کە لە بەئیستلاح تەوازونی قوایە کە هەیە لە نێوان خەڵک و دوژمندا و ئەو بە تەواوەتی کەڵک وەرئەگرێ لە هێزی سەرکوت و لە چەک و لە چوزانم تەنانەت شتی شیمیایی کە لە دژی کچەکان بەکاری ئەهێناوەوان دەست لە هیچ چێک ناپارێزێ
ئەمان مەجبورن کارێک بکەن بە تایبەت چون جنبشی ژنان دایکان ئەرزم کرد جنبشێکە و ئەو ئینسانە بەسیجیە کە چەکەکەی پێەیە ئەزانێت دایکەکەی خۆی دێنێتەوە نەزار کە کاتێ من چوومە جبهە مەسەڵ ڕەفیقەکانمە چوون لە ساڵی 58 چوون بەسەر مەیانی میندا ئەو دایکانە دێنێتەوە نەزەر کە هیچ تاوانێکیشیانە منداڵەکەیان لە نەزانیە چوزانم چووە بووە گولەی بەرتۆپی جمهوری ئیسلامی گیانی خۆی لەدەست داوە و ئەم دایکانە لەگەڵ ئەوانە مقایسەکەن ئەڵێ ئەمیش کوڕەکەی لەدەستداوە ئەوش کوڕەکەی لەدەستداوە کەواتە یانێ ئەحساسی دڵسۆزیەکی زۆرتر ئەکەن بەرامبەر بە دایکانی دادخواست ڕنگ بێ ئەم مەسائلە بێ بە هەر حاڵ کە ئەو دایکانە ئەگەر مەسەلەن لە هاوا مەراسم گەلێکیش ویستویانە مەسەڵەن کەڵک وەربگرن بەڵام بە قەناعەتی من ئەگەر لەوا بمێنێتەوە ئەوە هەڵەیە ئەبێ بتوان خۆیان ئەرتقا بدەن یانێ ئیسلام و مەزهەبی شیعە و فڵان و ئەملا ئۆلا هیچ چێکی بۆ ئەوان نییە لە قەرنی 21ەمە شتێکە لە چوزانم ئاخر 1400 ساڵ لەمەوبەر شتێک ڕوویای چ ڕەبتێکی بە ئەم خەڵکەوە هەیە کە لێرا بن خۆت دەزانی خەڵک ئێستا بە نسبەت 3 ساڵ لەمەوبەر ژیانیان 2 قات خراپتر بووە چ ڕەبتێکی هەیە ژیانی کە 1400 ساڵ لەمەوبەر بە ئەوانەوە ئێستا و ئەبێ بەڕاستی بتوان تەمەرکوز بکەنە سەر وەزعیەتی خۆیان لە شەرایەتی ئێستا و ئەمڕۆدا چونکو ئەگەر لەو شتانە بمێنێتەوە بێت حرەکەتێکی ئەرتجاعی کۆنە پەرستانە کۆنخوازانە بەڵام ئەگەر وەکو تاکتیکێک ئیستفادە لێەکەن بۆ شەرایەتێک کە هێزەکانی دژمن زۆرتر تەفر بە ئیسلاح متفەرقیان کەن گیان بکەنەوە لە یەک بەشێکیان پتاکێنەوە لە ڕژیم ئەوە باسێکترە کە عەرزم کرد مبارزانی مەیدانی زۆرتر ئەتوان نەزەر بدەن بۆچی ئەو کاراکەن و لە دوورەوە دروست نییە ئێمە سەرفەن بە ئیسلاح ئینتقادی لێ بکەین و بڵێنمە شتێکی مەنفیە نابێ بکرێت بەحاڵ بەڵام حتممە بێ ئەرتقا بدرێت لەوا شک نییە و لە درێژێ خۆیان ئابێ هەویەتی ئەو جنبش هەویەتی واقعی خۆی بەدەست بێنێتەوە. بەڵای هاوڕێ محەممەد زۆر سپاس دەکەم خۆمان دەبینین کە ئەم بزوتنەوەیە کە ئێوەش باستان کرد و چۆن مێژوەکەی پێکاتووە و لە کوێنەوە لە باسی تارانمان کرد باسی شارە گەورەکانمان کرد باسی کوردستانمان کرد ئێمە گەرچاوی لێکەی لە درێژەی شۆڕشی ژینادا ئەم بنەمەڵی گیان بەکردوانە یەکدەنگیەک و یەکڕەنگیەکیان پێوە دیارە ئەوەیە کە شتێک ئەوانی بەیەکەوە گرێدا ئەویش سەرنگونی کۆماری ئیسلامیە بۆ ئەوەی کە مناڵەکانیانی لێسەندووە چۆن دەتوانین ئەم پەیوەندیە بەهێزکەین ئەوەی کە لە سەراسەری ئێرانەوە بۆ کوردستان ئەم پەیوەندیە بەهێزکەین ئیسایی بینی لە هەواڵەکانە بڕێک لە بنەماڵی گیان بەخکردوان لە شارەکانی کوردستان ئەم پەیوەندی هەیە بەڵام کەمە چۆن دەکرێت ئەمە بەهێز کردێ بەڕای ئێوە بە ڕوتی تەبیعی ڕووداوەکان ئەی کات خۆی یانێ ئەمە شتێکی ئێرادەگەرایانە نییە بەدەستی کەس نییە تۆ دەستورێک دەی لەبانەوە بڵێ ئەو کارە بکەن ئەوان بیکەن شرایەت هینیان ئەکات عەرزم کرد مەسەلەن فەرز فەرموو وەختێکە دایکێکە چێ لە شارێکەوە مەسەلەن ئەو کەسەی ترەچن بۆ شیراز هەیە لە نمونونەکە فەرز فەرموو ئەڵێ لە 22 خردادی دەڕ ناهید شێرپیشە دایکی پویا بەختیاری کە لەگەڵ نەرگس محەممەدی هەڵسوراوی سیاسی دایکی ئیبراهیم کتابدار جعفەر عەزیمزادە و پوران نازمی بۆ دیداری بنەماڵەی نەوید ئەفکاری چوو بوونە شیراز لە بەرامبەر زندان عادڵاباد گیرا و دوای چەند سەعات ئازاد کرا یانە ئەم مەسەلە بە شێوەیە تەبیعی خۆی پێک دێ و پێک هاتووە مەسەلا ئەوەیە کە ئێستێ بزوتنەوەی دایکانی دادخواست چۆن بتوانێت لەگەڵ بزوتنەوەکانی ترا لەگەڵ مەسەلەن بزوتنەوەی ژنان لەسەر مەسلەیەکی تر فەرز فەرموو لەسەر لەگەڵ بزوتنەوەی کرێکاراندا کە فەرز فەرموو ئەو هینیانەدا ئەو شتە 12 مادەی یانەداوە چۆن لەگەڵ ئەوانە عەرزم کرد لە نمونەیەکیە ئەچن ئەسان دیفاع ئەکەن خۆی ئیشارەتم کرد پێ دیفاع ئەکەن لە حرەکەتی جنوب و خوزستان و ئەوانە کە ئەگیرێن لە یەکێک لە مەیدانەکانی شاری تاراندا هەر دایکانی دادخواست
ئەم شتە ڕەوتی تەبیعی حرەکەتەکانە کە پێکی دێنێ لە مبارزەدایە کە خەڵک یەکتری ئەگرن تا ئیسە یانە هەمیشە بۆ جۆرەیە هاوڕێ کە مبارزەی عەمەلی لە کاری عەمەلی و ئەوانە هەمیشە وەحدەت پێشتێنێ یەکگرتووی پێشتێنێ وەکو کاری تێۆریک نییە فەرسفەن و ڕووناک بیرێک شتێک بنووسێ ڕووناک بیرێکی تر بە تۆسقاڵێک فەرقی هەیە ئەبێت بە قەشقەرەقێک و ئەی هاوار مەسەڵەن هینێکی لێ دروست ئەبێت و ڕەنگە جیاییەکێکی لێ بخڵقێت کەم نەبووە لە مێژووی ئێمە لە 4 ساڵی ڕابردووە ئەم مەسەلەیە یانێ ناوەی کە من بێڕێزی بکەم بێ احترامی بکەم بە کاری تێۆریک مەبەستمەوە نییە قەتعەن ئێمە ئەبێ لە تەجروبەی وڵاتانی تر کەڵک وەربگرین لە نووسراوەکانیان بۆ ئەوەی کە وڵاتەکەی خۆمان و مبارزەکەی خۆمان ڕێک و پێکتر بکەین قەتعەن ئەبێ وابێ کەواتە بەبێ تێۆری نابێ بەڵام تێۆریە بێ لە خزمەت ئەو فعالیەتە عەمەلیە بێ و کەواتە ئەم جومبشانەش لە یەکتری شت فێر ئەبن خۆیان بە تەجروبە فێر ئەبن کە ئەبێت دەستی یەک بگرن ئەگینە ئەگەر ڕژیم بتوانێت دانەرانەیان بکاتەوە جیایان بکاتەوە لە یەکتری ئەچێتە سوراغ یەکێکیانەوە سەرکوتەکە اینجا دێت بۆ ئەمیتریان ئەم سەرکوتەکە و ئەویتریان بەوشێەوە ئەمە فێریان ئەکات کە ئەبێ ئمە دەست هەڵپێکین لە یەکترین و هەر بەو بۆنەوەیە کە هەر ئێستێ من هەر لەم سوحبەتە ئیشارەتم کرد بە چەند مۆورد کە ئەمانە دێن بۆ پشتیوانی یەکتر و لە مۆردی دایکانی دادخا و پشتیوانیان کردوە لە حرەکەتی کرێکارانی نەفت و ئەوانەوەی جنوب متوجه عرضم هەی وە بەو بۆنەوە کە چەند کەسێکیشیان لێ مەسەڵەن لێ گیراوەوە و ئەمە تۆ ئەبینی دیارە لە سەدحێکی معەنەندایە هێشتا بە ئەوجی خۆی نەگەیشتووە و ئەبێت تەقەلا بکەین بۆ ئەوە ئەگەر ستادێک هەبێت هەموو شتێک گرێت ئەدرێتەوە دیسان بەم مۆزۆ ئەوە هاوڕێ ئەگەر ستادێکی فەرماندەهی هێزە سیاسیەکان و ئینسانی سیاسی بیرمەند هەیە لە چوزانم لە سەد ئاستی ئێراندا لە ناوەوە لە دەرەوە هەن ئەگەر ئێمە بتوانین ستادێک بۆ ڕێکخستنی باشتری بزوتنەوەی دژی جمهوری ئیسلامی ڕێک بخەین ئەو گرێدانی بەشی جۆرا و جۆریش ئاسانترە بێ ئاسانکاری بۆ ئەکرێ متوجه عرضم هەی چونکو معلومە جنوبی ئێران تاک و تاران و ئەمانە هەرچەند لە دڵەوە پشتیوانی یەکترن بەڵام تۆ چۆن ئەم ارتباتاتە وەسڵ بکەی ئەوە جێگەی ئەو فەرماندەهیەیە و عەرزەکەم تۆ ناوەندێ بێ ئیجاد بکەی اینجا ئەو ناوەندە هەموو پەیوەندی پێوە ئەکەن و تۆ لەم پەیوەندیانە توانی ارتباتی نێوان خۆشیان بە شێوەی ئوفقی پێک بێنیت کە بتوان هاوکاری یەکتری بکەن پشتیوانی یەکتری بکەن و بۆن بە هێزێکی لە بنەهاتوو لە بەرامبەر جمهوری ئیسلامیەوە بەدەم یەکتریەوە بچن لە کاتێکە ڕژیم فەرز فەرمووەچێت بەشێک سەرکوت بکە وەختێ ببینێ لە دەیان نقطێترا بەهێزتر خەڵکێکی زۆرتر هاتوونەتە سەر شەقامەکان و ئەترازەکەن ومانە دەست لە سەرکوتەکە هەڵەگرێ ئەوە کەسانەکە گیراون ئازادیانەکات مەجبورە متوجه عرضم هەی ئابۆ جۆرەیە نەقشی ئەو ستادە ئەوەندە مهمە و بە نەزەرم زۆر یان نقخاڵی لاوازی ئێمە لە بزوتنەوەی ئێراندا ئەمەیە بڵێ هاوڕێ محەممەد ئایندەیان بزوتنەوەی چۆن دەهاڵەت هەڵدەسەنگێنن من زۆر خۆشببینم لەبەر دوو دەلیل یەکێک ئەوەڵەن حرەکەت ئەبینم کە خەریکە ئەکرێ هەر ئەم حرەکەتەکە مەسەلەن فەرز هێزەکان ئەبینم خەریکن یەک ئەگرن هەر و لە هێزی جیاجیای چەپەوە تاک و غێرە چەپوانە تۆ ئەم مەسلەی وەحدەت گەرایی و نزیکی و ئەوانە تەبایە ئەبینی لە نێوانیانە یەکێ ئەمەیە دووهەم ئەوەیە کە و ئەمە کافیە کە یەک قەدەمی تر بڕوات ئەگات بۆ شتەوە عەرز دەکەم کە ستادێکە بتوانێت لە حولی پلاتفۆرمێکی سکولار پلاتفۆرمێکی پێشڕۆ کە چینی کرێکار مافی نەفۆتێتیا ژنان مافیان نەفۆتێتیا و إلى آخر کە لەسەر ئەو بزوتنەوانە تاکید بکە و پایەکانی دانابێت لەسەریان هەر لە چوارچێوەی ئەو منشورە کە لە ناو ئێرانەوە منشوری 12 مادەی کە درابوو لە چوارچێوەیەوە تۆزێ تەکمێڵتر لەوە
مثلا ئەگەر ببێ ئەوە ئەتوانێت بیخڵقێنێت و کافی مثلا ئەو ستادە ببێت. یەکێ ئەم مەسەلەیە کە خۆشببینم پێ. دووهەم جمهوری ئیسلامی بەڕاستی نەیتوانی وە ئەو هۆکارانە کە بووە هۆی ئەوەی کە جمهوری ئەم حرەکاتە پێک بێ لەنەوە 6 لەنەوە 8 و ئێستش مەسەڵەن حرەکەتی شۆڕشی ژینا سەبەبەکان عیلەتەکان لەسەر شوێنی خۆیان. ئایا توانیویە مەسلەی گرانی حەل بکات، توانیویە مەسلەی کەمبوودەکان حەل بکات. ئەبینی کۆ لە شاری ئەسفەهان شارێکی گەورە وەکو ئەسفەهان خەڵک دەبە بەدەست خەریک نەڕم بۆ کە ئاوی خواردنیان پێ بگات بە ماشێن ئەهێنن. یانێ بێئاوی و قات و قڕیەکە لە نەتیجەی حکوومەتی نەدانمکاری و نەزانینی جمهوری ئیسلامی و دزی کە مەسەڵەن ئاوەکە ئەفرۆشن بە وڵاتانی خەلیج بۆ پارەی گیرفانی خۆیان. متوجه عرضم هەیە کە خەڵک مەجبورن بۆ ئاوی خواردنەوەشیان لە شارێک وەکو ئێسفەهانە کە زایەندە ڕوودێکی بووە، ئێستا مەجبورن بەو جۆرە بکەون ئاوا ڕەزالەتێک. چونکو ناتوانێت ئەو ئەوامەڵا کە بووە هۆی ئەو ئەترازاتە بەرینە لە بینی بەرێ لە توانیدا نییە. یانێ کابرایەکە 80% دزن لە بەرپرسان و کاروەدەستانی جمهوری ئیسلامی. کەسێکە فێری دزی بوو ملیاردهای کۆ کردەوە بۆ خۆی نردیە وڵاتانی تر وەک سوئیس، وەک چوزانم ئامریکا، وەک ئوسترالیا، ئەوانە وەک کانادا جەزیرەی سەکڕی بۆ خۆی. ئیتر ئەو شەخصە خەتی خۆی جیا کردوەتەوە. تۆ ناتوانانی ئینتزارت لێبێت کە مەسەڵەن بێنێ تەنانەت ئەگەر خەڵک ببینێ خەڵکە هەر ناو جەهەنەما ئەسووتێن پێت بە فریایانەوە، چون ئەو باری خۆی لێ بەستووە ئەڵێ خۆم و خانەوادەکەم مەحفوزین. کەواتە یانێ بەو جۆرەیە هاوڕێ ئەوان 80% کاربەدەستانی جمهوری ئیسلامی دز و جەردەن خۆیان کردووە ملیۆنەر، هەزارانیان لە هەر کامێکیان چەندین هەیانە 300 ملیۆنی لە بانکدایە لە ئەمریکا. خۆ لیستەکەی هاتووەتە دەرەوە لە ساڵانی ڕابردوایی تر. کەواتە یانەی چون ناتوان نایانەوێ حەلیکەن ئەوان بۆ ئەوە نەهاتوون کە مشکلەی خەڵک حەل بکەن، دەوڵەتێکی لەبار پێک بێن، بە مەبەستێکی تر هاتبوون داردەستی سەرمایەدارین بە خراپترین شێوە بە شێوەی فاشیستی ئیسلامیەکەی، یانێ ڕژیمێکی فاشیستی مەزهەبی کە بێت بە خراوترین نۆعی ڕژیمی سیاسی. ئەوان کەواتە ئەسڵ نەمە بەستیان ئەوەیە کە کێشەی خەڵک حەل بکەن، نا توانای ئەوەیان هەیە نەویستیان هیچ یانێ دەنکەواتە چونکو لەسەر جێ خۆیەتی مشکلەکان قاعدەتەن ئەبێ ئەمڕۆ بێ یا بەیانی دیسانەکەوێت تۆڕێ چ باشتر کە بە یادی یانێ سەرساڵی ئەو هینەوە بە شێوەیەکی زۆر گوستەردە و بەرین بکەوێتە ڕێ. و من کامەڵەن گەشببینم بۆ ئەم مەسەلەیە، شکم لەوە نییە کاکەوێتە ڕێ کەی بکەوێت من بکەین 4 ڕۆژ 2 مانگ بەرەو دوا بکەوێ، بەڵام قەتعەن ئەبێت. بەڵێ هاوڕێ محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس دەکەم کە جارێکی تر ئەم داوەتت قبول کرد و بەشدار بووی لە بەرنامەیەم هەفتەیە ئێمەدا. اختیارت هەیە، منیش ماندوو نەبینی لە ئێواکەم و سڵاوە نێرم دیسانەوە بۆ بینەرانی خۆشەویست. بەڵێ جارێکی تر سپاس بۆ هاوڕێ محەممەدی ڕەحیمی چالاکی سیاسی کە لە بەرنامەیەم هەفتەیە ئاسۆی بەرابەری بەشدار بوو. ئازیزان و خۆشەویستانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە تا کۆتایی لەگەڵمان بوون.